ئێمە لەلایەن دادگای بەرایی کەلارەوە سێ پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان ئاگادار کراینەوە کە لەلایەن وەبەرهێنەرێکەوە سکاڵامان لەسەر تۆمار کراوە لەسەر کۆمەڵگەی عەلوەی کەلاری نوێ کە ئەو عەلوەیە یا ئەو پرۆژەیە با بڵین بە نایاسایی کراوەتەوە. ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵین وەکو ئەندام پەرلەمانانی دەڤەرەکە وەکو نوێنەری ئەم دەڤەرە بە دوواداچوونمان لەسەر دۆسێکە کردووە و بەپێی بەڵگەکان و زانیاریەکانی ئێمە ئەو عەلوەیە دەستێوەردانی تەنانەت حزبی و کەسانی باڵا لە پشتی ئەم وەبەرهێنەرەوە بووە بۆ ئەوەی پشتیوانی خۆیان بۆ ئەوە بسەلمێنن کە پرۆژەکە بکەن بە ئەمری واقع بەسەر کاسبکار و بەسەر فرۆشیارەکانی ئێرەوە و لە کاتێکدا ئەو عەلوەیە بە نایاسایی بەپی ئەوەی بڕیار و فەرمانی با بڵین دەستەی وەبەرهێنان بێت بەداخەوە تەنانەت لە ئاستی جێگیری سەرۆکی حکوومەتیش دەستێوەردان هەبووە و بە پاڵپشتی یەکە ئیدارەکانی ئێرە و لە هەمان کاتە هێزیان نردوتە سەر ئەو فرۆشیار و کەسە ڕەش و ڕووتانەی کە خەریکی سەوزە و میوە و تەماتە فرۆشتنن بۆ ئەوەی بە زۆر پرۆژەکەی خۆیان ساغ بکەنەوە بەسەر ئەو خەڵکە هەژارەدا. ئێمە وەکوتم ئەندامانی پەرلەمان تەداخلمان لەسەر داواکاری و سکاڵای ئەو خەڵکە ئەو کاسبکارانە کردوێتەوە بەداخەوە دڵنیاینەوەی کە هیچ شتێک نییە یا هیچ بەڵگە و دیکۆمنتێک نییە بۆ ئەم وەبەرهێنەرە ئەمڕۆ لە دادگا بیسەلمێنێت کە ئێمە تاوانبار بکات و لەگەڵ ئەمەشدا هەستەکەین ئەمە تەداخلێکە لە ئیش و کار و لە ئەرکی ئێمەی پەرلەمانتارن لە کاتێکدا بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمانتار دەسوڵایە ئازادانە سربەخۆیانە بە دوواداچوون لەسەر دۆسێکان بکات. داوای ئەوەی کردووە کە ئێمە بڵین وەکو پەرلەمانتارن کە لەسەر ئەو دۆسەیە بە دوواداچوونمان کردووە بە ئەرکی خۆمان هەستاوین ئێمە زیانی مادی و معنەویمان بە پرۆژەکە گەیاندووە و بەڵام بە پێچەوانی ئەمەوە هیچ بەڵگەیەک نییە وەکوتم بیسەلمێنێت بۆ ئەوی کە ئێمە بووبین بە سەبەبی زیان بەڵکو ئێمە پێی ڕێکارە یاسایەکان ئەوەمان کردووە کە ئەو پرۆژەیە بە ڕێکاری یاسایی ئەبێت پرۆژەکە یەک تەواو ببێت لە کاتێکدا پرۆژەکە تەواو نەبووکرایەوە دوو ئەبێت بەپێی بڕیار و فەرمانی دەستەی وەبەرهێنان بێ ئەمە نەبووە پرۆژەکە خزمەتگوزارە سەرەتاییەکانی تەنانەت ئاو کارەباش بەپێی زانێرەکانی ئێمە تا ئێستا بەپێی پێویستنی ئەمانە هەموو نایاساین و بۆ خۆی ئەو سکاڵاکارە ئەو کات 25 سکاڵا ئێستا بەپێی زانێرەکانی ئێمە سەروی 90 سکاڵای لەسەر تۆمار کرا واتە قەزێکە لە محکەمە و لە دادگا بۆ یەکلانە بۆتەوە بۆیە ئەمە هەموو ئەمانە هەنگاوی نایاساین دەکرا ئەم ڕێکارە یاسایانە تەواو بکرایە ئەو کات ئەو هەوڵی ئەوەی باە پرۆژەکە بکاتەوە. پرۆژەیەکی لێرە پرۆژەی ئەلوەی کەلار بەناوی وەبەرهێنانەوە پرۆژەکە تەواو نەبووە زەرور و زیانێکی زۆری خەڵکی فەقیر و کاسبی تایە بەبێەوەی تەواو بێ خەڵکیان بە زۆر کردوتە ناوی کێشە لە خاوەنتارەتی تا چیا هەیە کابرای کاتووە خۆی کردووە بە خاوەنی ئەم پرۆژەیە گوایە ئێمە تەشیرمان پێ کردووە لەسەر بنەمای ئەمە هاتووە ئێمەی داوا بەدادگا ئەگەر نا ئەمە تەنیا بۆ ماندووکردنی ئێمەیە بەداخەوە لە کوردستان ئەوانەی خەریکی قاچاقی و گەندەڵی و دزی و تاڵانین کەس ڕۆژەیەکی کیانی نەبینیوە لە بەردەم دادگا.